بەڵێ عزیزانم دووبارە سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە پاسی هەڵبژاردن بە ئێوەی عزیز شادەبینەوە. پاسەکە هێشتا لە ڕۆیشتن بەردەوامە وەکو پێشتریش باسمان کرد بانگە 6 کۆتایی بێت ئێمە هەر بەردەوامە بین لە گواستنەوەی زانیاری و شتی نوێ بۆ ئێوەی بینەر. ئەمڕۆژ دوو کاندیدی دیکە بن بە سەرنشینی پاسی هەڵبژاردن لەگەڵم هاوڕێ ئەزیزانە کە بەرنامەکە لەگەڵ من پێشکەشەکەن. هیوادارین کە بتوانین بەرنمەیەکی جوان و ڕێک و پێک پێشکەش بە ئێوەی بینەر بکەین. ئەگەر هاوڕێیان ئامادەن با بەرەو پاسەکە بجوڵین. فەرمووین. عزیزانم سڵاوتان لێبێت من یادگار فایەخم خۆشحاڵم لە دوا ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن دێنەوە خزمەتتان دیارە وەکو کوردستان 24 لە ڕۆژی یەکەمەوە لە خزمەتی ئێوەی ئەزیزدا بووین. ئەم ڕۆژ دوو کاندیدی دیکەمان هێناوە لەگەڵ کۆمەڵێک گەنجی جوان بۆ ئەوەی بەرنمەکە دەوڵەمەندتر بکەن. لا دەستەڕاستی من دانیشتوونەرێک لا بەڕێزان کاک زیاد کەریم پیرداودگەردی کاندیدی لیستی ئازادی بۆ پەرلەمانی کوردستان زۆر بەخێر بێن. وارووا کاک بەهمەن کاکە عەبدوڵڵا کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ئێوەش سەرسەر و سەرچاومان بێن. بەخێراتنی و گەنجە جوانانە شەکەم بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. بەڵام بەر لەوەی دەست بە پرسیارەکانمان بکەین با لە ڕێگەی پرۆفایلەکانتانەوە بزانین ئێوە کێن و چیتان کردەوە. فەرمووین. بەهمان کاکە عەبدوڵڵا ئەحمەد لە ساڵی 1970 لە کەلار لەدایک بووە. لە ساڵی 1992 تا 2001 ئەندام و کادری یەکێتی قوتابیانی کوردستان بووە. ساڵی 2004 بەکالۆریۆسی لە مێژوو لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە. دەرچووی ئەکادیمیای کادیرانی پارتیە لە خولی 15 ساڵی 2005. لە نێوان ساڵانی 2005 تا 2008 بەرپرسی سەنتەری ڕۆشنبیری کەلار بووە. ساڵی 2012 لە کۆنفرانسی پارتی دیموکراتی کوردستان بە بەرپرسی ناوچەی گوڵان لە کەلار هەڵبژێردراوە. کادرێکی چالاکە لە بواری ڕاگەیاندن. زیاد کەریم پیرداودگەردی ساڵی 1972 لە هەولێر لەدایک بووە. ساڵی 1998 پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێری تەواو کردووە. لە ساڵی 2006 بووە بە بەڕێوەبەری رادیۆ تەلەڤیزیۆنی ئازادی لە کۆیە. ساڵی 2008 بووە بە بەرپرسی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی خەبات. ساڵی 2012 بە کالۆریۆسی لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی شانۆ بەدەستێناوە. ساڵی 2013 بووە بە بەرپرسی بەشی چالاکی قوتابخانەکانی دەوروبەری هەولێر. ئەندامی کارای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە. ئەندامی کارای سندیکای هونەرمەندانی کوردستانە. بەڵێ ئەوەی بینیتان پرۆفایلی هەردوو کاندید بوو. ئێمەش ئێستا بە پرسیارەکانی ئێوە و پرسیاری ئەو میوانە ئەزیزانە بەرنمەکە دەست پێ ئەەکەین. سەرەتا شمەلای کاک زیاد گەر لە جنابتانەوە دەست پێ بکەین. ئێوە کاندیدی لیستی ئازادین. بۆچی خۆتان هەڵبژارد؟ بەر لە هەموو شتێک سوپاس بۆ پاسی هەڵبژاردن، سوپاس بۆ کەناڵ 24 کە ئەم دەرفەتی ڕەخسان بۆی کاندیدەکان لە نزیکەوە کارنامەی خۆیان پێشکەش بە خەڵک بکەن. من زیاد کەریم کاندیدی ژمارە 26 لە لیستی ئازادی ژمارە 164. لە لای من پۆستی پەرلەمانتار ئەرک و بەرپرسیارەتیە نەوەک پلە ئیمتیاز، واتە من کە هەڵبژێردراوم بۆ ئەوە نەبژێردراوم کە چاوم لەو پلە ئیمتیاز بێ، بەڵکو ئەوەی کە پێم بکرێ لە ماوەی 4 ساڵی کارکردنم لە پەرلەمان بتوانم خزمەتێک بۆ خەڵکە بکەم. ڕەنگە گلەی و گازاندە هەبوو بێ لە پەرلەمانتارەکانی پێشوو، بەڵام لەگەڵ ئەوەش ئەوە نییە کە ئێمە بە دیدێکی ترەوە سەیری پەرلەمانی ڕابردووکەین بڵین سەرکەوتوو نەبوون، کاری جوان کراوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا
ڕەنگە هەندێک پەرلەمانتاریان هەندێک لیست نەیانتوانی وە بهەی پێویست با بڵێن خزمەت بکەن ئەوەی زیاتر لە ڕابردوو هەبووە ململانیەکی سیاسی هەبووە من لەگەڵ ئەوە دانیم ململانیەکی سیاسی دروست بوو بەڵێ ململانیەکی سیاسی لێو بوو لە موزایەدا بەڵێ من پێم وانیە حزب بارەگای بێنتە ناو پەرلەمان پێم وایە با بڵێن پیرۆزی حزب هەر لیست و قوارێک ئەوەیە لە بارەگاکەی خۆی بێ کاک با من بێمە لای ئێوە لەناو کۆمەڵگە و شەقامی کوردیدا بەداخەوە کاتێ باسی پەرلەمان و پەرلەمانتارە کرێت تێڕوانینێکی تەواو نەرێنی و خراپ هەیە لەسەر پەرلەمان و پەرلەمانتاران و ئەوترێت بەڕاستی ئێستا یعنی یەکێک لە ئەو پەرلەمانتارانەی کورد کە ئێستا لە بەغدایە یعنی ئەڵێت وای لیا تۆ پەرلەمانتاری مایی شەرم بێت لە هەرێمی کوردستان چی وای لە تۆ کرد ببی بەکاندید و بتەوێت بچیتە پەرلەمان و چۆن خوێندنەوە بۆ تێڕوانی ناکەی سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریە سپاس بۆ جەناب و بۆ کوردستان چوار بە خێراتنیە و میوانە بە ڕێزانەی شەو گەنجە جوانە ناکەم ڕاستی بەداخەوە مزایدەی 8 ساڵی ڕابردووی بە ناوی معارەزە و ڕای جیاواز و هەندێک شت وای کرد هەندێک ئەرقام بە خەڵک وترا 8 ساڵ پێش ئێستا لە 4 ساڵی پێش ئێستادا ئەم ئەرقامانە کە چوونە ناو حکوومەتەوە ئەم ئەرقامانە پێچەوانە بوویەوە هەندێک وعد و عود بە خەڵک درا بە تایبەتی لەلایەن ئەو حزبانی کە تازە دروست بووبوون و معارەز بە ناوی معارەزات ناو پەرلەمان خۆیان چوون بە پێچەوانەی ئەو وعودانە جوڵانەوە لە ناو پەرلەمان ئەمە وای کرد خەڵک پەرلەمانی لا ناشرین ببێ چونکە بەداخەوە 4 ساڵی ڕابردوو ئەگە تێبینیت کردبێ بە تایبەتی دەستگا ڕاگەیاندنەکان ئەو زانیاریان زۆر باشلایە چکە گواستویانەتەوە لە دوای مانگێک لە دەست بەکاربوونی ئەم خولەی ڕابردوو خولی چوارەم یەکسەر بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد یعنی لە ناو پەرلەمانەوە پەرلەمانتارەکان دەستیان کرد بە موزایدە و بانگەشەی هەڵبژاردن و ئیدی هەر ڕۆژێ مەوزوعێکیان دەوروژان لە جیاتی ئەوەی کە بەڕاستی پەرلەمان ئیشی ئەوە نەبوو لە جاتی ئەوەی بڕۆن پرۆژەی خزمەتگوزاری ئەو وعدانی بە خەڵکیاندا بوو بیخەنە خزمەتی خەڵکەوە چکە ئەم خەڵکانی کە وعدیاندا بوو وەکو ئەوە نییە بڵێ ئەمانە معارەزە بوونە لە پەرلەمانە و نەیانتوانێ بیکەن ئەمانە لە ناو حکوومەت بوون هاتن حکوومەتی بنکەفراوانیان دروست کرد لە ناو حکوومەت بەڕۆژ لە ناو حکوومەت بوون بە شەو لەسەر کەناڵەکان معارەزە بوون لە ناو پەرلەمانتارەکان ئەمێ بۆ خۆش نەکرده بوون گەروا بێت پارتی حزبی یەکەم و حکوومەتی پێکێناوە لەگەڵ ئەو پارتی فەرمووی لێ نەکردوون بەڵێ بەتەکید تەقریباً فەرمووی لێ کردوون بەڵام فەرموو ئەوەیە کە تۆ لە هەموو دنیا ئوسوڵەکە وایە کە حکوومەت تۆ بەشدار بووی لە حکوومەت معارەزە نیت تەواو کە معارەزەش بووی تۆ بەشدار نیت لە حکوومەت یعنی کە تۆ ئەمانە هەم بەشدار بوون لە حکوومەت هەم معارەزە بوون لە حکوومەت وەزیرەکانیان بەشدار بوو لە پەرلەمان معارەزە بوون بە شەویش لەسەر کەناڵەکان معارەزە بوون بۆیە ئەمانە یعنی باشترین بەڵگە کە ئەمانە نەیانتوانی لە 4 ساڵی ڕابردوو ببینە تۆ 4 ساڵەکەیان تەواو کرد لەو 8 مانگەی کە بەهۆی لەو کاتانی دوای 16 ئۆکتۆبر وەزعێکی خراپ بەسەر کوردستانە هاتوو 8 مانگ مدەتی پەرلەمان درێژ کرایەوە ئەمانە لەو 8 مانگە کشانەوە یعنی 4 ساڵە ئەو خەڵکە لە قەیران و لە وەژاوەژاوە دروست یعنی کەوتووە ئەوان بەجیان یعنی ئەو حکوومەتیان بەجێ نەهێشت ئەمانە کە ئەگەر چاکسازیان ئەویست هەمویان ئەو 5 حزبە وەزیریان هەبوو لەم حکوومەتە 4 حزبەکەی تر جگە لە پارتی تەحەدایانەکەین یەک وەزیریان لەو وەزیرانە بەوانش کە دەرکران لە ناو حکوومەت یعنی بەهۆی کێشەی نێوان پارتی گۆڕانەوە لە ناو حکوومەت دەرکران بەوانەشەوە یەک دەستگای ڕاگەیاندن یەک ڕۆژنامە یەک گۆڤار بڵێ من لێدوانێکم لە فڵان وەزیر وەرگرت کە ئەم وەزیرە و توێتی من پرۆژەیەکی چاکسازیم پێوە پرۆژەیەکی چاکردنی بار و گوزرانی خەڵکم پێ بوو لە وەزارەتەکەی خۆم بۆ گۆڕانکاری بەڵام ئەم نێچیروان بارزانانی ڕێگر بوو لە ئێمە نیانە یەک لێدوانیشیان نییە کەواتە ئەمانە خۆیان نەیانتوانی گۆڕانکاری بکەن خۆیان نەیانتوانی چاکسازی بکەن پەشیمانن کە لە پێکێنانی حکوومەتێک بەناوی حکوومەتی بنکەفراوانەوە پێمان وایە ئەو ئەزمونە دووبارە پێمان وایە ئەزمونێکی شکست خواردوو بوو نابێت دووبارەکەتەوە من وەکو کاندیدێکی پارتی ڕێیم لەگەڵەوە نییە پارتی جارێکی تر ئەو ئەزمونە شکست خواردو دووبارە کاتەوە لەگەڵ کۆمەڵی حەزب کە ئیشان بەس مزایدەیە نەک خزمەتکردنی خەڵک سپاس دەکەم کاک زیاد ئێوە یعنی تێڕوانین خۆتان بۆ حکوومەتی داهات و پێتان وایە حکوومەتی داهاتوە بێ حکوومەتێک بێت پارتێک کە زۆربەی کورسیەکانی ناوە لەگەڵ چەند لایەنێک ڕێک بکەوێ و
و معارزە بوونی هەبێ یان حکوومەتێکی بنکەفراوان بێت و ئاساییە با هەر هەموو پێکەوە لە حکوومەت پەرلەمان بۆ جوانە کە هەروەک لە سەرتاش باسم کرد کە دڵخۆشم بۆی فرەلیست هەبووە فرە ڕنگ هەبووە ڕەنگا و ڕنگ بووە واتە پەرلەمان شوێنی ئەوەیە کە هەموو با بڵێن قەوارە سیاسیەکان و حیزبەکان تایدا بەشدار بن وەکو با بڵێن ئەوترێت پەرلەمان لەموو لایەنەکانی تیا بۆ هەموو شتێکشی تیا کراوە تەنانوێ نەرایەتی گەل نەبێت ئەوە هیچ نەبێت لە 4 ساڵی ڕابرد باشە چێبوون وایان کردکەوە پەرلەمان ببێتە شوێنی ململانی سیاسی نەوەک خزمەتکردنی خەڵک من لەو پرسیارە ڕەنگە پرسیاری خەڵکیش بێ ئەمجارە شەروان نابێ چکە ئەوانەی دەنگەدەن هەروانەی پێشون ئەوانەشی ئەچنە پەرلەمانەر حەزبەکانی پێشون من هیچی تازەمان بۆ نهاتوە پێم وایە لە وڵاتان پێم وایە دەرێکی جیاواز بەڵێ پێم وایە ئەگەر حزب دەست لە نێو کای پەرلەمان بچێشێتەوە پەرلەمانیشی تەندروست دەبێت ئەما کرێ ڕەنگە پەرلەمان هەیە بۆ لە پەرلەمانتارەکە نوێنەری حزبەکەی نەبێت ڕاستە منیش نوێنەری حیزبەکەم ڕەنگە مامۆستاش نوێنەری حیزبەکەی بێ بەڵام دوجار حزب خۆناڵەیە بڕۆ نێو پەرلەمان تۆ شەڕی ناتەندروست بکە ئەوەی ئێمەی هەڵبژاردووە بۆ پەرلەمان چیان خەڵک نین ئەی داخوازیەکانی ئێمە چی بوون ئەی ئەو هەموو بەڵێنە قەبە و ڕەنگا و ڕەنگەمان بە خەڵکدا بۆ چاکردنی ژیانیان نابێ خاوەن بەڵێنی خۆمان بین بۆیە حزب دەبێ دەست لە نێو پەرلەمان بچێشێتەوە وەک ئەوەی کە بیکاتە بارگایەکی حزبی خۆی دەبێ کاندیدەکانی وا فێر بکە کە داکۆچی لە خەڵک بکەن کە ئەو بەرنامەیە ئێستا باشە بەنسبەت حکوومەتی داهاتەوە پێت باشە حکوومەتێکی بنکەفراوان بێت بەڵێ من پێم باشە حکوومەتێکی بنکەفراوان بێت هەموو قەوارە سیاسەکان تێیدا بەشدار بن بەڵام بەپی ئەوەی کە دەنجەوە تاقیمان کردوتەوە شکستی خوارد بە سەرکەوتو نەبوو ناڵێم شکست من ناتوانم من جوان کوێر نیم ڕەنگە شتە جوانەکانی پەرلەمانیش دەبینم و شتە جوانەکانی پەرلەمان چی بوون شتە جوانەکانی پەرلەمان ڕەنگە کۆمەڵێک پرۆژه یاسا بوو لە خزمەت خەڵکیدا بوو ئەوە جێگەی خۆشحاڵ خزمەتی ڕاستە و خۆی خەڵکدا بوو بێ ڕەنگە لە ڕابردوودا با بڵێن دوای ئەوەی کە پەرلەمان بە ئاراستەیەکی ناتەندروست ڕۆی کۆمەڵێک پرۆژە و بڕیار لە نێو پەرلەماندا قسەیان لەسەر کرا مەسەلەی با بڵێن موچە خۆران کە بە ئاراستەیەک بێ کە ئەو پاشەکەوتە ناکە تۆ تەنها پرۆژەیە کە گرنگ بوو لە هەشتمانگی کۆتایی تەبەنی خۆیان کە بۆی درێژکرابووەوە پرۆژە یاسای چاکسازی بوو هاوڵاتیان زۆر دڵیان پێی خۆش بوو چووە پەرلەمان و لەلایەن حکوومەتەوە ئاراستەی پەرلەمان کرا برا پەرلەمان و خوێندنەوەی بۆ کرا و پەسەند کرا و کەچی بە قدرەتی قادر گەڕێنرایەوە ناو پەرلەمان ڕاستە لێرە پەرلەمان یعنی لە چییە دوێنەرایەتی خەڵکی کردو و کاری چاکی بۆ خەڵک کردو من ناڵێم با بڵێن زەربێک لەسەر پەرلەمان بدەم لەبەرەوەی دوجار هەموو ئەو کاندیدانی کە هاتوونەتە پەرلەمان هەرێکە و بە پێی بیرکردنەوە تێڕوانینی حیزبەکەی کاری بۆ خەڵک کردووە بەڵام ئەوەش نییە کە من بڵێم پەرلەمان 100% پەرلەمانیش تەندروست بووە ئەو ململانی سیاسی کە حیزبەکان هێنایە ناو پەرلەمانیان بە ئاراستەیەکی تر برد ئەوە خەڵکی زیاتر نیگەران پارتی وەکو یعنی پارتیە میشاڵێت ئێمە زۆری نەبووی لە پەرلەمان و سیوەش کورسیمان هەبووە و خاوەن یەکەمین دەنگ بووین حەستەکەن ئەوان بەرپرسیارەتیانەکەوێتە ئەستۆلەوەی کە پەرلەمان نەیتوانی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات نەکەر پارتی هەموو حیزبەکان نە با قسە لەسەر پارتی بۆ منەوەکو نمونە بەڵێ پارتی لە بەرەوەی زۆرینی کورسەکانی هەبووە زیاتر ئەو بەرپرسیارەتی هەردەوانی باشتر بکات بەڵێ دەیتوانی بەڵام باشترتان لەکرد کاک بامان یعنی قسە لەسەر وایە میشە شانازی بەوە واکەن کە یەکەم یعنی خاوەن یەکەم زۆرترین ژمارەی کورسی ناو پەرلەمانن و کاتێکش دێتە سەر بەرپرسیارەتەکانی خەنس ئەستۆی ئەوانی تر خۆتانی لێ بە بەریەکە کاکە یادگار ئێمە فراکسیۆنی گەورەی پەرلەمانی نەک زۆرینەی پەرلەمان باش ئەمە دووشتی خاوەنی زۆرترین کورسی پەرلەمان ئەمە زۆرترین کورسی پەرلەمانمان هەیە بەڵام ئێمە زۆرینی پەرلەمانی تا بتوانین ئەوەی ئێمە دەمانوێت پەرلەمان بۆ ئاراستە بڕوە باشترین نمونە حکوومەتەکەی ئێمە کە ئێمە سەرۆکایەتی دەکەین باشترین پرۆژەی چاکسازی ناردا ئەو پەرلەمانە لەو پەرلەمانە تێپەڕی هەر خۆشیان گەڕاندیانەوە بۆ پەرلەمانە لەبەر گیر و گرفتێک کە پەرلەمان خۆیان ڕێک نەکەوتن لەسەر خانەنشینی موچیان و کۆمەڵە گرفتی تر کە من هەر ئەو کاتیش لە سوۆشیال میدیا نووسیمە گەرم پرۆژەیە بگەڕێتەوە پەرلەمان جارێکی تر دەرناچێت چکە لە دەستی هەندی حزب تێپەڕیە ئەگەر بگرێتەوە حزبانە هەڵی وا دووبارە ناکەنەوە تێپەڕێنن چکە پێیان وایە زەربە لە حزبەکانیانەدا کاک یادگار پەرلەمان لە هەموو دنیا ئیشی یاسادانانە تشریعە پاشان
چاودێریکردنە پاشان بە دوواداچوونە ئەم پەرلەمانی ئێمە ئیشی ئەمەنە بوو یەکەم پرۆژە یاسا لەم پەرلەمانی خولی چوارم کە دەرچوو زیادکردنی بودجێ ئەحزاب بوو لەبەرەوەی حزبێکی معارەزە کەدا دوێنێ معارەزە بوو بە حزبی دووەم لە کوردستانە بۆی بودجەکە زیاد بێ لەم پەرلەمانە جگە لە مزایدات و دەرچوون لە ئاراستە سیاسی ینی پارلەمانیان لە سکەیەک دەرکرد ئێستا وای لێ هاتووە دوو بینان لە تەنیشتێک پەرلەمان و ئەنجومەنی وەزیران وەکو دوژمنیان لێ هاتووە بەڵێ بە ساڵ محاولە بکەن ناتوان وەزیرێکی حکومەت بەرنە ناو بینایی پەرلەمان ینی ئەمە وای لێ هاتووە بوو نەتە دوژمنی یەک ینی ئەم پەرلەمانە هەوڵەدا ئەو هێرش کاتە سەرەوە حکومەتە بیر و خێنێ ینی بۆیە پەرلەمان نابێ وابێ لە هەموو دنیا پەرلەمان وان نییە پەرلەمان مراقبە ئەکە تۆ ئەگەر ئیشی خۆتت بە تەندروست کرد وازت لە مزایدە هێنا لە پەرلەمان حکومەت مەجبورە وەزیرەکەی بنێرێتە پەرلەمان محاسبەی بکەی ئێمە شەڕ لەسەرەوەکەین ئەم جارە زۆری نەبێنین و بانگەشەی ئەوە شەکەین بۆ خەڵک داوایان لێ دەکەین بمانکەن بە پەنجازایدێکی پەرلەمان لێرەوە ئەوە دروشمێکی خۆتان هەیە پارتیەکی بەهێز کوردستانێکی بەهێز یعنی زەمان چییە 4 ساڵی داهاتوو ئەگەر هاوڵاتیان پارتیەکی بەهێز ببەنە پەرلەمان زۆر بەشێکی زۆری کورسیەکان بەدەست بێنن وەکو خۆتان کاندیدەکانتان لەم بەرنامەیە زۆر جار باسییان کردووە 45 47 کوردستان بەهێزە بێ زەمان چییە؟ لە ڕابردووە سەلمان دوومانە ئەگەر ئێمە بەهێز بۆ بووین کوردستان بەهێز بووە لە حکوومەتداریە طبعا جارێک بە کوردستانێکی بەهێز معنای چی؟ معنای بەهێز لە ڕووی سەربازی کە ئێمە لە شەڕی داعش سەلمانمان بە هاوکاری حزبەکانی هاوڕێمان بەڵام لە شەڕی حەشدی شعبی بە شاهدی هەموو دنیا خۆمان بەتەنها بوو هەمویان بەجیان هێشتین لە پردێ و سحێلا و مەخمور سەلمانبان بۆ هەموو دنیا ئەوە هێزی پارتیە بەتەنها نایڵێم ئەزمونە بڕوخێ و کەرکووک باشترین شاهدیە کە ئەگەر پردێ بشکایە ئێستا خەولێر و دوهۆک و سلێمانیش وەکو کەرکووک بوون نە ئەڵای کوردستانی تیا و نە حکوومەت هەرێمی کوردستانیشی تیا بوو لە ڕۆژی شەڕی پردێ هەموو خەڵک شاهیدە و هەموو دنیای شاهیدە عەبادی لەفزی فیدراڵی گۆڕی بۆ باکووری عێراق یعنی ئەمە وازەحی دیار بوو کە پارتیە ئەم ئەزمونەی پاراست ئەمە یەک دوو کوردستانێکی بەهێزمانەوێت لە ڕووی دیبلۆماسیەتی نێودوڵەتی لە 10 ساڵی ڕابردووی سەرۆکایەتی سەرۆک بارزانی لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت لەلایەن کاک نەچیروان بارزانیەوە سلمێنرا بۆ هەموو دنیا ئەو دیبلۆماسیەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتوتە ئاستێک هەندێک جار لە ئاستی دەوڵەتانی گەورەیە یعنی تۆ دەبینی بەڵێت بە ئەنجامدانی ڕیفراندۆم ئەمە سفر کراوەتەوە وایە ئێستا دێمە ئەو بابەتەیش من ئەم دیبلۆماسیەتە بەهێزە پارتی دروستی کرد سەرکردەکانی پارتی دروستیان کرد بەڵام لە پێناوی چی ئەمەیان کرد بە قوربانی لە پێناوی ئەوەی 100 ساڵە دەنگی میلەتێک کب دەکرێت لێ ناگەڕن بڵێ کاکە سەر بەخۆیم دەوێت لێ ناگەڕن بڵێ منیش هەم لێ ناگەڕێ بڵێ منیش مرۆڤم وەکو تورکێک وەکو عەرەبێک وەکو فارسێک وەکو ئینگلیزیێک سەرۆک بارزانی ئەم هەموو علاقاتە دیبلۆماسی خۆی ئەم هەموو پەیوەندیانەی کرد بە قوربانی بەڵەیەکی میلەتەکەی کوردستانێکی بەهێز لە ڕووی ئاوەدانیوە ئەو ناوچانەی کە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی فعلی تیا بووە لە ڕووی ئامۆدانیەوە هەموو خەڵک بینیوێتی ینی گەورەترین پرۆژانی استراتیجی گەورەترین ئاوەدانی لەسەرەوە هەیە بۆ نمونە ئێوە ینی پارتی خۆی بە حزبێکی کوردستانی ئەزانێ باش بەتەکید گەرمیانمان هەیە ینی کەلار هەڵەبجا وەرە بڵێم دەربەنی خانی جا بەرەو هەڵەبجا اینجا بەرەو سلێمانی اینجا بەرەو ڕانیە بۆچی بەس لەو زۆنەی پێوترێ زۆری زەردێ و ئاوەدانیتان کردووە زۆر باش پرسیارێکی زۆر جوانە لە هاتنی بودجە بۆ کوردستانەوە هەموو دنیا دەزانێت و حزبەکانش دەزانن 48% بودجە بە تەنها چووە بۆ سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕانیە 52% چووە بۆ هەولێر و دوهۆک و دوو محافظە طبعاً پێشتر سلێمانی یەک محافظە بووە باش ئەم 52% ئەم ئاوەدانی پێ دروستکەوە سەرڕای ئەم 48% بودجە کە نەوت دەرکراوە هەندێک پارە درراوەتە حکوومەت لەلایەن کۆمپانیەکان و بە ناویش ئەوەی پێ ئەوترێ شیرینی نەوت بەڵێ ئەم شیرینی نەوتە بە شاهدی هەموو حزبەکان بە شاهدی خودی یەکێتی نیشتیمانی و زودنەوەی گۆڕان و هەموو حزبەکانی تریش 450 میلیۆن دلار دفعی یەکەم شیرینی وەرگیراوە حزب هەبووە لە ناو حکوومەتە داوای کردو کاکە با دابەشی کەین لە نێوان زۆنی زەرد و سەوز جەنابی کاک نەچیروان وتوێتی ئەمە حەسەی گەرمیانیەکانە دەبێ بیبەن بۆ گەرمیان کاتێک ئەمە لەبەرەوەی بەشێک نەبووە لە بودجەی حکوومەت ئەو بودجەی لە بەغاوەتی و دەسەڵاتی نێچیروان بارزانی وەکو سەرۆک حکوومەتی خۆی بووە هەمووی هێنا لە گەرمیان سەرفی کرد و خەڵکی کەلار شاهیدن کە ئەو 450 میلیۆن دلارە گەرمیانی لە قەزایەکی زۆر پاشکەوتو لە ڕووی ئاوەدانیەوە کردە قەزایەکی زۆر جوان لە ڕووی جادە و کاک زیاد بڕای خۆتان لەسەر ڕیفراندۆم پێتان وایە هەڵە بوو یان هەنگاوێکی گرنگ بوو ئەبوو بنرێت خۆی ئەگەر وەکو ڕێی خۆم وەکو کاندیدێک باس بکەم من لەگەڵەوە دابووم کە
کاتەکە گونجاو نەبوو بۆ با بڵێن ڕیفراندۆ ڕەنگە دەنگیشم بە بەڵێ دابی نادەنگم بە بەڵێ داوە لەبەر ئەوەی کە دەنگم بە بەڵێ داوە هەمیشە بۆ ئەوە بوومە کە دەوڵەتێکی سەر بە خۆمان هەبێ کیانێکی تایبەتیمان هەبێ خاوەن خاک و نیشتیمان و جوگرافیای خۆمان بێت بەڵام کە دەڵێم کاتەکە گونجاو نەبووە ڕەنگە ئێمە زەمانەتی دەولیمان بە تەواوی وەرنەگرت و لەم بابەتە ڕەنگە ئەو کاتەش لیژنەی باڵای ڕفراندۆم یەک پرسیاری کرد مەڵێ کەوتیان تا ئێستش وەڵامیان وەرنەگرتووەتەوە ئێستا گونجاو نییە کەی نازانم ڕەنگە کاتەکە ئەو کات گونجاو نەبوو بەڵام دەبواە با بڵێم بە شێوێکی ورتر بابەتەکە شرۆڤە بکرێت دانیشتنی هەرچەندە زۆر دانیشتن کرد لەسەر مەسلەی با بڵین ڕیفراندۆ وەکو ینی حزبی شیوعی حزورتان هەبوو لە لیژنەی باڵای ڕفراندۆم ئێمە لەگەڵەوە بووین کە ڕیفراندۆم هەبوو بەڵێ لەگەڵەوە بووین کە ڕیفراندۆم بکرێت لەبەرەوەی وەک دوجار لە دەرەنجامەکە دەرکەوت لە 1993 زیاتر خەڵک دەنجی بە بەڵێدا بۆ ڕیفراندۆم ئەوە هەستێکی نیشتیمان پەروەری بۆ ئینتیمابوون بۆ خاک نیشان دەدا لەلایەن خەڵک ینی وا دەکا کە گەلی کوردستان پابندە بەوەی کەەوە ببێتە دەوڵەتێکی سربەخۆ لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوو لەلایەن ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق و لەلایەن دەوڵەتە ئیقلیمیەکانەوە هەمیشە هێرش کراوەتە سەرمان هەمیشە بە جۆرێک مامەڵەیان لەگەڵ کورد کردووە وەک پێشتریش با بڵێن ئاماژە پێکرا کە با بڵێن بە باکووری کوردستان نای بدرێن بە شیمالی عێراق نای بدرێ بە کۆمەڵێک دەستەواژە نای بدرێ وەکەوەی کە کورتبوونی نەبێ لە کاتێکدا ڕەنگە ئێمە پەیوەندیمان لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکان پەیوەندێکی باشە مادام ئێمە دۆخمان هێندە خراپ بۆ هێندە خراوینەتە سوچێکەوە کەواتە بۆ کاتەکەی گونجاو نەبوو کاتەکەی کە گونجاو نەبوو لەبەرەوەی تۆ لە نێو جوگرافیایەکدای هەر چوار دەورت با بڵێن تورکیا ئێران عێراق سووریا هیچیان لەگەڵ ڕاگەیاندنی فیدر ئەوەی نەبووم باشە 100 ساڵی تر بۆ ئەستاینایە کوردستان نەئەجوڵا بۆی بچێتە بکەوێتە نێوان بریتانیا و فەڕەنسا و چەند وڵاتێکی ڕاستە بەڵام پێویست بوو لەسەر سەرکردەکانی کورد با بڵێن زیاتر لەسەر ئەو بابەتە چڕ بوونەوە زیاتر کۆبوونەوەیان بکرد باە تا ینی لە ڕاگەیانەکان باز دەکرێت ڕەنگە هەندێک شتێکە ئیمیدیانە بێ من وەکو ڕاگەیان کار ناتوانم بڵێم ئەو سەرچاوەیە بەڵام ڕەنگە ئەو پرسیارە دەکرێت کە یەکێک لە با بڵێن بەرپرسەکان پرسیاری لە بەڕێزکاک مەسعود بارزانی کردووە کە چێ لەگەڵمانە گوتی کەس لەگەڵمان نیە نازانمەوە قسەیەکە کە وەکو سەرچاوە ناڵێم چکەم لەوەی میدیاکارم دەبێت قسە کەم سەرچاوم لە بەردەستدای واتە لە هەندێک با بڵێن دیمانەی ڕۆژنامەوانی و ڕاگەیاندن کە لە کەناڵەکان دەکرێت لایەن حیزبەکانەوە هەموو باز لەوە دەکەن کە کەس لەگەڵمان نەبوو ئەی بۆ کردمان باشە ئێستا کاندیدی ئەگەر بێت و متمانەی دەنگدەران بەدەست بێنی و ببی بە پەرلەمانتار و باسی ڕفراندۆم بێتەوە ناو پەرلەمان تۆ لەگەڵ ئەوەی کاری پێ بکرێ یان کاری پێ نەکرێ من لەگەڵەوەم وەکو تشم دەنگیشم بە بەڵێدا بۆ با بڵێن ڕیفراندۆم بەڵام دەبێت کاتەکە گونجاو لەبار بێت ئێستا دۆخی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخێکی یەکجار با بڵێن پڕ لە کێشەیە لەلایەک کێشەی ئەمریکا لەگەڵ ئێران لەلایەک سنە و شیعە لەلایەک بابەتی پەرلەمانی عێراق و کۆمەڵێک شتی تر ینی دەبێت کورد لە دەرفەتێک بگەڕێ هەلێکی زێڕی بقۆستەوە بۆ ئەوەی بتوانێت با بڵێن ڕیفراندۆم زۆر سپاس کاکە زیاد با بچینە لای ئەو هاوڕێیانە هەندێک پرسیار وەربگرین تا گەینە چایخانەکە و چایەکە خۆینەوە ناوی خۆت پرسیارەکەت بۆ کێ عەبدوڕەحمان لوقمان پرسیارەکەم ئاراستەی مامۆستا بەهنەمە مامۆستا بەهنەم ببوورە بۆ خولیە پەرلەمانە ئامادەکاریتان چییە بۆ ئەوی هێزێکی وەکو هێزێکی نوێ دێنە پێش یان هەر وەکو پێشتر بۆ ئەوەی ئێستا خەڵک ئەتا ڕادەیەک متمانەی کەم بووە بەلایەنەکان کارکردنتان چییە؟ بە دیاریکراوی لە چ بوارێک چکە بەرنامەی کاری پارتی سیاسی زۆر فراوانە تۆ ئەتەوێت لە چ بوارێک پرسیارەکەت ینی چڕ بکەیتەوە لەلایەن گەنجانەوە لەلایەن ڕێپێدانەوە باش دەستخۆش دوای ئەو خاتونە پرسیارم لە کاندیدی ناوچی بوو ناو مەسعودێ لە حیزبی پارتیە حەز ناکەن دەستەواژی بەڵێن بۆتە دەستەواژە تاوەکو پەیمان لە حیزبەکەی ئێوەدا سپاس دوای ئەو پرسیار لە مامۆستا زیادە شەیروان ئیسماعیل بەڵێنی زۆر ینی بەو خەڵکە دراوە پرسیارەکەت بۆ کێ بوو ببوورە بۆ مامۆستا زیاد باش بەڵێنی زۆر بە خەڵک دراوە لەلایەن کاندیدەکانەوە
کەسی خوددانی پێشمان بینی هیچ شتێکیوان نەکردووە ئای لە چاو بەڵێنەکان یان شتی هیچیان نەکردو نەکە شتێکی کەمیان کردووە سپاس دەکەم بەڕێز فەرموو بەخێراتنی هەردووکاندی دەکەم پرسیارەکەی من هەر لەسەر ئەوەیە کە هەردوو ناو چی بووگیان عەبدوڕەحمان سەعد کاک عەبدوڕەحمان فەرموو هەردوو لا باز لەوە دەکەن کە ئەو بەڵێنانەی دەدەن بە جۆرەی حیزب پێیان دەڵێ ئەگەر حیزب پێیان دەڵێ حیزب پێیان دەڵێ ئەو بەڵێنانە بەو خەڵکە بدەن و جێبەجێ نەکەن یان خۆیان نایکەن من محەممەد شێخە خێراتتان دەکەم پرسیارەکەم ئاراستی هەردوولاتان دەکەم باشە لە هەرێمی کوردستان 6 بۆ 6 گەنجە و بزانام ئەوی ناو پاسەکەش هەر هەمومان گەنجین واتە ئەوەی هەڵبژاردن سەردەخات گەنجە توێژی گەنجە ئایا پرسیارەکەم ئاراستی هەردووکتانە ئەو جارە گەنج دەکرێتەوە سوتەمەنی وەکو سوتەمەنی بەکاری دێنن ئیمە بەستەوەیە ئەیان بەنە سەر سندوقی دەنگدان و پرۆسەکەیان پێسەرە خەن و دوایی پشتگوێ خرێن زۆر ڕاستە سپاس فەرموو شوان ڕۆستە پرسیارەکەم ئاراستی مامۆستا زیادە پرسیارێکم باشە دو ئەندامی کۆنتترین حزبی کوردستانی وابزانام کە ئێستا ماوەتەوە پێ دوایە وەختەکەی ڕفراندۆم گونجاو نەبوو ئەی لەو هەموو ساڵایەوە چیتان کردووە کە هاوشێوەی ڕفراندۆمەکەی پارتی بێ و پرسیاریشتری شمەی ئاراستی هەردووکانی دە بە ڕێزەکە ئایا ئامادەن دژی پرۆژەیەک دەنگ بدەن کە حزبەکەتان هێنابێتێ پەرلەمان و قازانجی گەلەکەی تیانە بێ سپاس بە دێمەوە لای ئێوەش کاک زیاد ئەو شوێنەی کاندیدن بۆی و ئەتانەوێ پێی بگەن ئەوە تا لە پشتمانەوە کاکمان پەرلەمانی کوردستانە ئەو هاوڕێژ پرسیاری ئەوەی کردوتی ئەگەر حزبەکەت پرۆژەیەک بێنێتە پەرلەمان بەڵام لەگەڵ بەرژەوەندی گشتی وڵاتیانە نەگونجێت دەنگی بۆ ئەدەی یا دژی ئەوەستی من ڕاستە وەکو سەرەتا باسم کرد کە حزب منی کاندید کردووە بۆ پەرلەمان بەڵام بزانم پرۆژەیەک لە خزمەتی خەڵکدانیە زەرەر بە خەڵک دەگەینێ یان ئەو پرۆژەیە پرۆژەیەکی حزبیە دەیەوێ بسەپێنێ بەسەر مندا من ئامادە نیم دەنجی پێ بدەم و لەو بڕۆیشدانیم کە حزبی شوێی کوردستان پرۆژەیەک پێشکەش بە بابڵین پەرلەمان بک لە کارنامەکەی خزمەتکردنی خەڵکی تێدانە کاکشوان پرسیارێکی دیکەی کرد کاکشوان وتی ئێوە وتی تۆ ئەندامی کۆنتری دێرینترین پارتی سیاسیت بڵێ ئەگەر ڕفراندۆم کاتی نەبوو کە پارتی وەکو خۆی وتی کردی ئێوە لەو ماوەیە چیتان کردەوە بەڵێ یەکەم جار حەزەکەم بە کاکشیڤان بڵێم ڕیفراندۆم هەر تەنها موڵکی پارتی نییە موڵکی هەموو گەلی کووردە هەست ناکەی ئەوەی لە دوای ئەوە دروست بوو وای لێکرا کە بێ بە مڵکی پارتی بە زۆر کردیان بە مڵکی پارتی ودی من من لە حاڵەتێک دەڵێم کە کرا بە مڵکی پارتی کە پرۆسەکە با بڵێن سەری نەگرت بەڵام واتە ناکرێت کە شکست هاوڕێی نییە و سەرکەوتن بەڵێ بەس من لەگەڵەوەدانی هەموو حیزبەکان زۆرینەی حیزبەکان لەگەڵەوەدا بوون چەندین کۆبوونەوەکرا کە دوجار بڕیارێنەوەدا کە بە بەڵێ دەنگ بۆ ڕیفراندۆم بدەن نابێ هیچ حیزبێک خۆی لەوە بدزێتەوە ببوورە و دەستەواژێ بەکاردێنم کە باوڵێن ڕیفراندۆم تەنها لەسەر پارتییان لەسەر حزبێکیکە حساب بکە ڕیفراندۆم خەڵک دەنجی تێدا و ناشکرێت کەس خۆی بەخاونی بزانی ڕیفراندۆمی خەڵکە و هەر کەسێک کە باڵێن بە مڵکی خۆی بزانێت دەبێت باڵێن تحملی شکستەکەی بکە و سەرکەوت نەکەشی بکات باشە ئەوەی گوتی ئەوە چیتان کردو وەکو دیاریترین پارتی سیاسی ڕاستە ئێمە باڵێن زیاتر لە 80 ساڵ تەمەنی خەبات و تێکۆشانمان هەیە ڕەنگە ئەوەی کە ئێمە لە شاخ و لە بابڵین خەباتی چەکداری کردومانە ڕووبارێک خوێنمان ڕشتووە دوای دروستبوونی حکومەت و پەرلەمانیش ئێمە یەکەم حزب بووینە کە پاڵپشتیمان کردووە کە دەبێ پەرلەمانێکی بابڵین پاک و بێگرد دوور لە دەستێ وەردانی حزبی بڕوامان بەوە بووە کە دەسەڵات دەستا و دەست بکرێت بابڵین ئەوە تێڕوانی ئێمە بووە ڕەنگە ئەوەی کە کردومانە هەمووی لە خزمەت دۆزی ڕەوای گەلی کوردستاندا بووە حزبێکی بڕوامان بە ئاشتی هەبووە لە زۆربەی بابەتە هەستیارەکان کە کاتێک براکان لولەی تڤەنجیان بەرامبەر یەک داناوە حزبی شوعی بە شایەدی هەر هەمویان کە هاوڕێی کۆچ کردو هاوڕێ عەزیز محەممەد ڕۆڵێکی یەکجار بەرچاوی بینیە یعنی لە بابەتە هەستیارەکان ئەوە بۆ مێژووێ هەر ئەوە شوای کرد کە
بەڕێز کاک مەسعود مەدالیای بارزانی ببەخشێتە کەسایەتێکی وەکو هاوڕێ عەزیز محەممەد کە ڕۆڵێکی ئاشتیانێ بینیوە زۆر بابەتی تریش گەر بکرێ وەڵامەکان کورد بن زۆر باشە بێت بۆی زۆرترین پرسیار وەربگرین ئاماژەی بەوەدا کاک محەممەد وتی ئەوەی ئەتوانێت پرۆسەی هەڵبژاردن سەربخە گەنجانن ئەڵێ ینی زەمان چییە گرنتی چییە کە جارێکی تر ناکرێنەوە بە سوتەمەنی و پشتگوێ ناخرێن ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە با بڵین هەر لیست و قوارەیە کە کۆمەڵێک با بڵین کار لەسەر کۆمەڵێک بابەت دەکا لەوانە من گەنج چین و توێژی گەنج بە چین و توێژێکی زۆر کارا دەزانم لە ناو کۆمەلگادا ڕاستە من لەگەڵ قسەکەی ئەو بەڕێزم کە هەموو شتەکان بە گەنج دەکرێت دواتریش گەنج لە هەموو شتێک فەرامۆژ دەکرێت کە گەدەڵێم گەنج بڕاتە بێ ڕەنگە هەندێک گەنج هەیە خەون بۆ ببینێ کە ژیانێکی ئاسایی باتە سەرێ ڕەنگە هەندێک گەنج هەیە ئێستا لە شقامەکان دەسوڕێتەوە 1000 دیناری لە گیرفاندانیە پەنا دەباتە بەر ئیشی خراپ خەڵکانێک بە مەبەستێکی تر بەکاری دێنن لێرە ئەو گەنجە بەکار دەهێنرێ بۆ بانگشی هەڵبژاردن بەوەی کەەوە وات بۆ دەکەین گۆڕەپانی وەرزشیت بۆ دروست دەکەین تۆ دەخینە ناو ژیانێکی شایستە داد دەمەزرێنین کارت بۆ دەدۆزینەوە بەڵام کە دەگەنە پەرلەمان ئەوە وای کردووەکە بەشێک لە کاندیدەکان ناشرین بن لەلایەن خەڵکەوە خیناکەەوە بۆ بەڵێنی کاندیدەکانە خلیان تێک چوە منە میشا ماڵێم وازانێ بێ بە سەرۆکی حکوومەت ئەسڵەن یە کاندیدەیەوەنە بەڵێن یا بە 4 ساڵ سەرۆکی حکوومەتیش بیجێبەجێ ناکرێت منوام گوت لە یەکێک لە چاوپێکەوتنەکانم دەڵێم کاندید هەندێزار لی تێک چووە کە ئایا کاندیدیان وەزیرە کە باسی قرتاوکردنی شەقامێک دەکا کە باسی دروستکردنی باڵێن قوتابخانەیەک دەکە کاکە ئەو ئەرچێکەواتە پرسیارێکی دیکە لە جەنابەت کرا و لە کاک بەمەنیش کە ئێستا ئەچمە خزمەتی ئەوانیش ئەڵێت بەڵێن زۆر ئەدرێ لەلایەن کاندیدەکانەوە بەڵام دواتر دەرەکەوێت بەڵێنی بێکردارن بەڵێ من وەکو خۆم نامەوێت بەڵێنێک بدەم کە لە قەبارەی توانای خۆم گەورەتر بێت ئەو وەکو خۆم وەکو کاندید قسە دەکەم بەڵام ڕەنگە بەڵێ ئەو شتا ڕوویداوە کاندید هەیە هەموو شتێکی لەناو با بڵێن کارنامەکەی خۆی جێکردێتەوە ڕەنگە حیزبەکەی ئەوەندە خاڵی نەبی لە جێبەجێکردنی با بڵێن کارنامەکەی کاندیدەکە زیاد لە حەدی خۆی ئەوە سەبع سنایە کاک بابن بێمە لایەوە لە پرسیارەکەی کە عەبدوڕەحمانەوە دەست پێ بکەین ئاماژەی بە ئەوە کرد گەنجان یعنی وتی لە بەرنامەی خۆتان ئێوە وەکو پارتی تۆ کاندیدێکی پارتی چۆن پێگە و مەکانەتی گەنجتان جێگە کردوێتەوە و چۆن خزمەتی یەکەن هەرکرێ وەڵامی پرسیارەکەی دیکەش بیتەوە بەڵێ بێگومان لەسەر ڕێفراندۆم هەندێک قسە کرا بیڵێم فەرموو جارە ڕێفراندۆم من بەهۆیەوە اختصاصم مێژووە پێم وایە و بە قسەی زۆربەی سیاسیەکانیش سیاسی عاقڵ ئەوەی کە دەزانێت چی بۆ میلەت باشە پێم وایە گەورەترین دەستکەوتی کوردە لە مێژووی هەموو شۆڕشەکانی کوردە چکە ئێمە لە شۆڕش و ڕاپەڕینە یەک لە دوایەکان کە ئامانجی زۆربەی شۆڕشەکان سەربەخۆی بووە بەڵام قەت جورئەتمان نەکردو بڵێن سەربەخۆیمان دەوێت هەر داوای لا مرکزی حکمی زەعەتی فیدراڵی ئاخرشت داوای فیدراڵیمان کردووە ڕاستە لە استراتیجی هەمومان لە ناخی هەمومان حەزمان لەسەر بخۆی بەڵام لە ڕۆژی 25 نوێی 2017 ئێمە بە دنیامان وت میلەتین ئێمە بە دنیامان وت ئێمە ئەو خەڵکە نین کە پێمانەوترێ وحوشت جیبال و نازانم عساد و نازانم کۆمەڵک مستەلەحاتی تر کە ئێمە بەس شەڕ دەزانین ئێمە میلەتێکین بە ئاشتی داوای سەربەخۆیەکەن و پێم وایە ئەمە گەورەترین دەستکەوت بوو و دنیامان شەرمەزار کرد دوو کاتی گونجاو نییە بەنسبەت حزبی شیوعی لە سەرەتاکانی دروستبوونیانەوە ئەوان دروشمی فیدراڵی بۆ کوردیان هەڵگرتووە بەڵێ ناڵێم پێت کات میلەت خۆی دیاری دەکات ئەزانی چی ئیسپاتێکە کە کاتەکەی گونجاوە دووشت ئیسپاتێکە یەک ئێمە میلەتێکین هەموو شتێکمان تاقی کردەوە عەرەبمان بە سوننەی وەتاقی کردەوە 80 ساڵ عەرەبمان بە شیعیشی وەتاقی کردەوە 15 ساڵ سیرەکەین ئەمانە باوەڕیان بە مافی ئێمە نیە دوو هۆکاری دوم کە ئیسپاتێکە کە کاتەکەی گونجاو بوو 93% خەڵکی کوردستان ئەڵێ بەڵێ یعنی ئەم میلەتە تینووی سەربەخۆییە ئەم میلەتە عاشقی سەربەخۆییە ئەمە ڕێفراندۆم بۆ پرسیارەکە ئەو خاتونە پرسیارێکی جوانی کردوتی پێتوانیە بەڵێنەکانتان زیاتر بەڵێنە نەکردار ئێمە تاکە حەزبێکین دەتوانی لە ڕابردووشمان سیر بکەی تاکە حەزبێکین کردارمان کردووە ئەوەندەی کردارمان کردوەوەندە بەڵێنمان نەداوە ئێمە بە خەڵکمان نەدوست نەوت 120 متری و 150 متری لە هەولێر دروستەکەین ئەوە 120مان تەواو کرد و 150ش ئەمڕۆ دەستی پێکرد ئێمە بە خەڵکمان نەوت معسکەری هەولێر ئەفغان دەکەینە پارکی سامی عەبدوڕەحمان جوانترین و گەورەترین پارک لە هەولێرە ئێمە پێشتر بە خەڵکمان نەوت ئاو لە ئیفرازەوە لە مەخمورەوە دێنین بۆ ناو هەولێر هێنامان
ئێمە کۆمەڵێک پرۆژەی استراتیجی گەورەمان کرد ڕاستە ئێمە بە خەڵکمان وت هەولێر ئەکەینە دوبەی بەڵام وەرن مقارنەیکەن دوبەی بەدە ساڵگەیشتووە کوێ هەولێر بەدە ساڵگەیشتە کوێ یعنی دوبەی بە چەند ساڵ چوو بەوە ئەوان زانیان دژمنەکانی ئێمە بە تایبەتی عێراق و نەیارەکانی ناوخۆ ئەگەر ئیجازە بزێ ئەو کۆمنتە زۆر باش دەیانزانی هەولێر لە ماوەی 4-5 ساڵی داهاتووە دەبوو بە دوبەی بۆیە یەکسەر قەتعی هەموو بودجەیەکیان کرد بۆ ئەوەی هەولێر گەشەنەکە مەسەلەی ئەو پرسیاری گەنجان و وەڵامی ئەو گەنجای و کاکەیە تریژبیتەوە کەوتی گەنجەکرێ بە سوتەمەنی من پێم وایە گەنج لە کوردستانە لە دوای 2014ەوە ئێمە ڕێژەی بێکاری گەنجان بەداخەوە دروست بوو بەهۆی بڕینی بودجە بەهۆی ئەو ئەزمە اقتصادیە و بەڕاستی بەهۆی ئەو فەوزا سیاسی کە ناوخۆ دروست کرا وای کرد سەرمایه‌داری بیانی بترسێ سەرمایەکەی بباتە دەرەوە و سەرمایه‌داری ناوخۆش سەرمایەکەی بشارێتەوە کەرتی تایبەت بچوک بێتەوە ئیش نەمێنە لە بازاڕەکان و بودجێش بڕە تەعیناتی لە حکوومەتیش نەما ئەگینا ئەوان دەزانن و هەموو گەنجانیش دەزانن پێش 2014 پێش بڕینی بودجە وەسعی کوردستان وەسعی تەعینات وەسعی ئیشکردنی ناوخۆ بزنس بازار ئەوەندە باش بوو خەڵ لە ئەوروپا وازی لە پاسپۆرتەکەی هێنەوە ئاهات لە کوردستاندا دەنیشت ئێستش ئێمە ئەڵێن ئێمە ئەو بەڵێنەمان بەخەڵک داوە لەم هەڵبژاردنە دەڵێن بمانکەن بە حەزبی یەکەم ئەو جا بۆ ئەوەی ئێمە پرۆژەی چاکسازی تێپەڕێنین کە ئێمە ئێستش فراکسیۆنی ئێمە ئێستش مستحیل دەستبەرداری بین دەبێ ئەو پرۆژەیە تێپەڕێ بۆ مصلحەتی میلەت و هەر بۆ زانیاریتان لەو پرۆژەیە 34,000 کەسی پارتی زەرمەند دەبێ بەڵام خەڵکی تر احتیمالی 100,000 بێ بۆیە لێ دەترسێ من دەوە دەڵێم ئێمە ئەگەر حەزبی یەکەم بین دەتوانین پەرلەمان بخەینە سەر سکەی خۆی پەرلەمان ئیشی یاسادانان و خزمەتکردنی خەڵک بێ بۆیە داوای ئەومان کرد ئەو گەنجە بەڕێزەیش نازانم پرسیارەکەیم باش لەبیر نەماوە پرسیاری ئەوە کرا کە یەکەم بەڵێنی خۆتانە ئەوە یەکەم پرسیار سەبارەت بە گەنجان بوو کاکە عەبدوڕەحمان و بەڵام پرسیاری ئەوەش کرا کە هەندێک بەڵێنەدەن بەڵام دوایی جێبەجێ ناکەن من یەک شتەڵێم من وەکو شخصی خۆم وەکو لیستیش کە جەنابی سەرۆک لە یەکەم ڕۆژی بانگەشە ڕایگەیان کە بەڵێنی گەورە بە خەڵک مەدەن لە کۆبوونەوە داخراوەکانیش کە لەگەڵ فراکسیۆن ئێمە لەگەڵ ئەو گروپی 100 کەسی ئێمە کۆ بۆ تۆ وتوێتی تکاتان لە یەکەم بەڵێنێک بە خەڵک مەدەن نەتوانن جێبەجێکەن بەڵام بەڵێنێک بە خەڵک بدەن کە ئێمە درۆتان لەگەڵ ناکەین دوو و ئێمە لە تنگانە بەجێتان ناهێڵین ئامادەین بمرین بەڵام کەرامەتی ئێوە نەشکێ ئێستش کاتیەوەیە بچینە لای تروسکەی هاوکارم لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە سۆشەڵ میدیا کۆمەڵێ بابەتی بۆ ئامادەکردین سڵاو تروسکە شاشە بۆ ئێوەیە فەرموو یادگار بە کۆمەڵێک بابەتی گەرم و نوێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان بێوەز بە هەڵبژارنەکانەوە هاتمەوە وڵاتان سڵاو لە تۆ لە میوانەکانیشت لەگەڵم بن وەک هەر جارێک لە فەیسبوکەوە دەست پێ دەکەین لە دوا ڕۆژی بانگشەی هەڵبژارنەکاندا کاندیدەکانی دی زۆرترین بەڵێن دەدەن ئەوان هەموو هەوڵیان سەر کردوێتەوەکە لەو چەند کاتژمێرەی کە لە بەردەستیاندایە زۆرترین دەنگدەر ڕازی بکەن بۆەوەی کە دەنگیان پێ بدەن هەژماری فەیسبوکی کوردستان 24 بەڵێنی کاندیدێکی بڵاو کردوێتەوە کە دەڵێ موچەی مانگانەی مامۆستانی زانکۆ زیاد دەکەم ئەو بەڵێنە لە لای بەکاربەران قسەی زۆری لەسەر کراوە بەکاربەرێک بنایی محەممەد دەڵێ توخوا مامۆستای زانکۆ موچەی کەمەکە دەتان هەوێ زیادی بکەن ئەو دەڵێ سەرەتا دەبێ ئاور لە موچەی توێژەکەم داهاتەکان بدرێتەوە بەکاربەرێکی دیکە بناوی زریان پێی وایە کە مامۆستایان مستحقی ئەوەن کە دوای ساڵانێک خوێندن و پەروەردەکردنیەوەی نوێ موچیان بۆ زیاد بکرێت لەگەڵەوەش بەکاربەرێک بناوی دواڕۆژ ڕایەکی مامناوەندی هەیە و دەڵێ هەندێک لە مامۆستایان لە پەروەردەکردن کەم تەرخە من و بە شێوەی پێویست خۆیان ماندوو ناکەن بەگشتی زۆرینەی بەکاربەران هاوڕان لەگەڵەوەی کە دەبێت ئاوڕێکی جدی لە دۆخی مامۆستایان بدرێتەوە جگە لەمە هەر لە فەیسبوک وەک ئاماژەم پێدا یادگار ئەمڕۆ لە دواڕۆژی بانگەشەی هەڵبژارنەکاندا کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانیش هەندێک ڕێنمایی بڵاو کردەوە بەکاربەرانی تۆڕە کۆمەڵایەتەکانیش پرسیار و تێبینی خۆیان لە فەیسبوک لەژێر هەواڵکی کوردستان 24 دادانەوە ئەمەش سەرنجێکی گشتی بخەینە سەر ئامادەکاریەکانی پرۆسەکە لە هەرێمی کوردستان 3,085,461 کەس مافی دەنگدانی هەیە 1265 بنکەی دەنگدان لە کوردستان هەیە ئەمجارە مۆرێکی تایبەت هەیە کە لە بەردەم نێوی کاندید و لیستەکەدا دەنرێ و هیچ مۆر و قەڵەمێکی دیکە جگە لەو مۆری کۆمیسیۆن قبول ناکرێت ئەو کەسانی کە پێشتر سەردانی بنکەکانی دەنگدانیان لە کۆمیسیۆن نەکردو ناویان نەگەڕاوەتەوە لە هەڵبژاردن بێوەش دەبن ئەو کەسانەی کە ناویان لێک چووە و سەردانی تۆماری دەنگدانیان نەکردو و ئەوەی چاکی بکەنەوە ئەوانیش بەداخەوە لە بڵێن مافی دەنگدانیان نابێت چکە پێشتر بە دواییدا نەچوون ئەو کەسانە تەمەنیان سەر و 90 ساڵە و سەردانی بنکەکانی تۆماری دەنگدرانیان نەکردو ناتوان دەنگ بدەن هاوکات موچە بەرزەکانی کوردستانیش بەهۆی ڕاوەستانی تۆماری دەنگدانیان لە شوێنی پێشویان ناتوان دەنگ بدەن و لە هەر شارێک یەک بنکیان بۆ دیاری کراوە ئیدی ئەو ڕێنمایانە پێش وەستانی بانگشەی هەڵبژاردن لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بەگرین سیر کراوە بەکاربەرانێکی زۆر دەڵێن بەشێک لەو ڕوونکردنەوەانە وەڵامی زۆرێک لە پرسیارەکانی ئەوان بوون بۆیە ئێمەش بە پێویستمان زانی کە لێرەدا ئاوەڕێکی لێ بدەینەوە
جگە لە فیسبوک بۆ تویتەر ئەگەر چەند کاتژمێرێک بۆ تەواوبوونی وادەی بانگشەی هەڵبژاردن ماوە لەگەڵەوەش بەکاربەرانی تۆڕە کۆمەڵایەتەکانیش لا تێبینی و ڕەخنەوە و پێشنیارەکانیان هەروە بەردەوامن لەو ماوەیدا باسی موچەی پەرلەمانتاران زۆر گرم بوو بەڵێنی جۆرا و جۆریشی لەسەر درا بەکاربەرێک لە تویتەر بەناوی محەممەد دەڵێ ئەگەر هاتوو موچەی پەرلەمانتارێک 800,000 دینار بێ ئیتر کەس دەست ناکەوێت خۆی کاندید بکە ئەو پێی وایە بەشێک لە پەرلەمانتاران بیر لە جیرفانیان دەکەنەوە. تویتەریش جێ دێڵین وەگاماژەم پێدا تا لە ڕۆژی هەڵبژارنەکان نزیک دەبینەوە میدیانە و دەوڵەتەکانیش بە گرنگیەوە لەو هەڵبژارنانە دەڕوان و لە گۆشەنیگای جیاوازەوە تاوتویان کردووە. ناشنال وەرڵد لە راپۆرتێکدا سەرنجی خستۆتە سەر هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان و ئەوەی کردوتە دەرفەتێک بۆ باسکردن لە ڕۆڵی کورد و هەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەت لە بەغدا و دیاریکردنی کاندیدی سەرۆکۆماری عێراق. لە راپۆرتەکەدا هاتووە کە سەرۆکۆمار پشکی کووردە لە بەغدا و هەردوو پارتی سەرەکی کاندیدیان هەیە. پارتی دیموکراتی کوردستان فواد حسێنی دیاری کردو و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرهەم ساڵح هاوکات ئاماژەی بۆش کردووە کە بۆ کورد باشتر دەبوو ئەگەر هەمویان لەسەر یەک کاندید ڕێککەوتبان ئەویش بەهۆی قورسایی هێزیان لە بەغدا. جگە لەمانە ئاماژە بە چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان و بڵێن ڕکابەرەکان و کەمپینی بانگشەی لایەنەکانیش کراوە. لە لایەکی دیکە فرانس 24 لە راپۆرتێکی مەیدانیدا ئاماژەی بە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان کردو کە 30 مانگە بەڕێوە دەچێت ڕای هاوڵاتیانی وەرگرتووە هاوکات سەرنجیشی خستۆتە سەر ڕووداوەکانی ساڵی ڕابردوو قەیرانی دارایی کاریگەری ڕەفراندۆم لەسەر هەرێم لە ئاستی عێراق و ناوچە و دواتریش باسی لە ڕۆڵی کورد لە پێکێنانی حکوومەت لە بەغدا کردووە و ئاماژەی بە بەڕێوەچوونی هەڵبژارنەکان بە پشتبەستن بەو کارتێکەریانە کردووە بە دەڵێت 30 مانگە خەڵک دەستنە سەر سندوقەکانی دەنگدان و پێکێنانی پەرلەمانێکی نوێی هەرێمەکەی خۆیان. بە شێوەیەکی گشتیەوە گرمترین بابەتەکانی ئەمجارم بوو کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بۆ ئێوە ئامادە کردبوو ڕۆژی سیمان کاوڵاتیانی هەرێم دەستە سەر سندوقەکانی دەنگدان و بێگومان ئەوانش زۆرترین کاردانەوەی لە ڕووی ناوخۆی و ناوچەی لێ دەکەوێتەوە یادگار. دەگەڕێم وەلای تۆ درێژەی بەرنامەکە. بەڵێ زۆر سپاس تروسکە سپاس بۆ ئەو بابەتانەی ئامادەت کردبوو. بەڵێ بینەرانی ئەزیز لەگەڵ هاوڕێیان ئەچینە چایخانەی بایز چایەکی گەرم ئەخۆینەوە با بزانین کاندیدەکان چیترمان بۆ باسەکەن بەو هاوڕێیانەشی پرسیاریان دەکردو پرسیارەکانیان دەکەن. بەڵێ عزیزانم دووبارە سڵاوتان لێبێ هاتینەوە خزمەتتان لە پاسەکەدا بەزیوی ناتین چایەکی گەرم ئاوێکی سارد بخۆینەوە و گفتوگۆکەشمان بەردەوام بکەین لەگەڵ کاکە زیاد و کاکە بەمن و ئەو هاوڕێ عزیزانە ئەچینە لایم خاتونە لە پاسەکە دەرفەت نەبوو پرسیارەکەی بکات لێرە بزان پرسیارەکانی چین و بۆکیان فەرموناوی خۆت و من ژاڵە حازم پرسیارەکەم بۆ کاکە بەهمەنە وەکو کاندیدێکی پارتی کە چیتە پەرلەمان بینیمانە تەسیری حزبایەتی چەندە زۆرە لەوێ ئایا تۆ وەکو پارتیەک وەکو ئەندا پەرلەمانێکی داهاتووی پارتی لە خەمی خەڵکی کوردستان دەبیت یان هەر هاوڵاتێک یا هەر شوێنێک کاری ڕایی هەبوو لە لایەنی خزمەتەوە تۆ هەر لە خەمی خەڵکیا بیت و کاریان ڕایەکێت و یان هەر بۆ خەمی پارتی و حزبەکەتە بێت. سپاس دەکەم. ینی بیرۆکەکەی یا بیرۆکەی پرسیارەکەی ژاڵەخان ئەوەیە ئەڵێت تۆ چیتە پەرلەمان نوێنەری خەڵکەبی یا نوێنەری پارتیەبی لەوێ لەگەڵ بەرژەوەندەکانی خۆتان. بەتاکید پارتی لە بەرژەوەندی خەڵکیش دەکا و پارتی بۆ خزمەتی خەڵک دروست بووە و تا ئێستاش لە خولەکانی ڕابردووە سەلمێنراوە پارتی هیچ پرۆژە یاسایەکی نەبردووەتە پەرلەمان کە دژی مافەکانی خەڵک بێ یان دژی هیچ پرۆژە یاسایەک نەبووە کە لە خزمەتی خەڵک بێ. منیش وەکو کادرێکی پارتی وەکو پەروەردەی ئەو قوتابخانەیە کە قوتابخانەی بارزانیە بریتە لە خزمەتکردنی خەڵک و خزمەتکاری بۆ خەڵک لە ڕابردووە تەمان من کوڕە هەژارێکی گەرمیانم و خوێندنم هەر لەوێ تەواو کردووە و لە معاناتی خەڵکی فەقیری ناوچەکان هەمووی دەزانم و زۆربەی ناوچەکانی کوردستان گەڕاوم
چواردە ساڵ مامۆستا بووم لە معاناتی مامۆستا و قوتابیش دەزانم 4 ساڵیش بەرپرسیارەتی ناوچەم هەبووە تەعاملی ڕاستە و خۆم لەگەڵ خەڵکی فەقیر بووە بۆیە بەجددی من هەمیشە لەو بانگەشەی هەڵبژاردنێش تەنها ئەو پەیمانم بە خەڵداوە کە لە پەرلەمان خزمەتکاری ئەوانە بم خزمەتکاریش لای من ینی بەرپرسیارەتی لای من خزمەتکاریە بە شانازیەوە و لە پەرلەمانیشە وەگوتم پارتی هیچ پرۆژه یاسایەکی نابێت دژی خەڵک ئەگەر لا سامەحەڵڵا خوا نەخواستە پارتی شتێکی واشی کرد کە نایکە مستحیل ئەوە من لەگەڵ خەڵکم و لەگەڵ دەنگدەرەکانی خۆمم و بۆ خزمەتکردنی ئەوانم چکە لە قوتابخانەی بارزانیەوە فێرکراوین بەرپرسیارەتیانی خزمەتکرد کاگەزیات فەرمە ئەو کاکەیە لێرە دانیشت بوو پێشکی دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم من پرسیارێکم هەیە و هەردوو کاندیدەکان ئایا بە خۆتان ئاگادارن کە پرۆژە یاسایەک هەبوو لە بەرژەوەندی خەڵک بوو لە بەرژەوەندی خانەنشینی شارستانی بوو بەڵام ئەو پرۆژە یاسا نەچووە بواری جێبەجێکردن لەبەر چی بەڕای من لەبەر ئەو شتەی بوو کە لە دژی ئەندام پەرلەمانەکان بوون کە بۆ ئەوەی موچەیوان کەم نەکرێتەوە ئایا ئێوە دەتوانن ئەو پرۆژە یاسا جێبەجێ بکەن؟ با لە جەنابتانەوە دەست پێ بکەین ینی خاڵێکی گرنگی وروژانێ من لەناو پاسەکە باسمان کرد بەڵام ئەڵێ لەبەر ئەوەی لەگەڵ بەرژەوەندی پەرلەمانتارەکان نەئەگونجا ئێدایەوە ناو پەرلەمان و بێدەنگی لێکرا ئێوە بچن زەمان چییە کە ئێوەش لە بەرژەوەندی خۆتان بێدەنگی لێ ناکەن من لە هەروەکو لەناو پاسەکەش ئاماژەم پێدا پارتی فراکسیۆنی ئێستای پارتی لە پەرلەمان موسڕ بوو لەسەر ئەوەی ئەو پرۆژەیە تێپەڕێتێن تێنەپەڕی بەداخەوە حزبەکانی تر ڕێگر بوون ئێستش من بەڵێنی ئەوە دەدەم بەجددی ئیش لەسەر ئەوە بکەین لەگەڵ هاوڕێکانم لە فراکسیۆنی پارتی کە ئەو پرۆژەیە تێپەڕێنین و بە دڵنیایی ئەو پرۆژەیە لە مەسلحەتی خانەنشینی شارستانێتە و بەشێکی گەورەی گەندەڵی لە وڵاتە چارەسەرەکە و ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان موسڕین لەسەر ئەو یاسایانەوە بۆیەش داوای متمانەی زۆرینەی خەڵکەکەین کە ئێمە بتوانین 50 بینین بۆ ئەوی ئەو پرۆژە یاسانە بە خەڵکی بسەلمێنین بۆ خەڵکی بسەلمێنین کە ئێمە ئەو پرۆژە یاسایانە لە خزمەتی ئەوان تێدەپەڕێنین و درۆیان لەگەڵ ناکەین ئەگەر نەمان کرد دەتوانین 4 ساڵی داهاتوو عقوبەی گەورەمان بدەن. کاک زیاد تۆ لەو بارەیەوە توانیت چ بەڵێنێک بەو هاوڵاتیە بێ نەکەرە ئەو پرۆژەی ئەو بەڕێزە باسی کرد هەر پرۆژەیەک لە خزمەتکردنی خەڵک دابێت ئێمە دەنجی پێدەدەین و پرۆژەکە دەبێت تێپەڕێنرێت من وەکو خۆم وەکو کاندیدێک کە با بڵێن کاندید کراوم لەلایەن حزبێکی دێرینی ئەم کوردستان و عێراقا من لەلای من پۆستی پەرلەمانتار بەرپرسیارەتیە نەوەک پارە و پۆست ئەوەی بەلای منەوە هیچ گرنگ نییە من مانگانە ئەو بەڕەپارەی کە لە پەرلەمان وەری دەگرم داکۆچی لێ بکەم بۆی زیاتری بکەم من دەسمە پەرلەمان بۆی داکۆچی لە خەڵک بکەم بۆی پەرلەمان شوێنی بەرکەی پەرلەمانتارەکان زۆر نییە من لەگەڵەوەدام کە پەرلەمانتار با بڵێن ژیانی شایستەی بۆ دابین بکرێ بۆی محتاجی 8 میلیۆن بۆ نمونە من لەگەڵەوە دانیمە کە دەڵێم ژیانێکی شایستە بۆی پەرلەمانتار محتاجی دەستی هیچ شتێک نەبێ کاریگەری دەرەچی لەسەر نەبێ حەزب نەیتوانێت بە کوداشی دامە بەکاری بێنێ سپاس دەکەم فەرموو خاتون پرسیارەکەم ئەوە بوو ئێوە شعاری ئازادی و سربەخۆی دەدەن ئایا ئەوەی سربەخۆی بۆ هاوڵاتیانتان دابین کردووە کە شعاری سربەخۆی ئەدەن ئەڵێن بەڵێ بۆ سربەخۆی ئایا مافی سربەخۆیتان داوە بە هاوڵاتیەک داوەکو بیدەن بە وڵاتێک بە دڵنیایی سربەخۆیمان بۆ میلەتێک دەوێت کە 100 ساڵە دەچەوسێتەوە ژێر دەستەیە و بە دڵنیایش پێمان وایە ئەو سربەخۆیی کە بۆ هاوڵاتیەک دروستمان کردووە لە وڵاتە وێنەی لە دەوروبەرەکەشمان نییە دەکرێت تۆ مقارنەی کاتێک باسی مافی مرۆڤەکەی کاتێک باسی دیموکراسیەکەی کاتێک باسی ئەمن و ئاسایشەکەی کاتێک باسی ئابووری ئەەکەی باس بە گوێرەی منتەقەکە باسی بکەی ئێمە لەکوێ ئەم جیهانە ئەژین لەو بقعەیە کە ئێمە ئەژین کە جەهەنمێکە لە دەوروبەرەکەمان ئێمە بە هەشتێکمان دروست کردووە بەڵێ دروستمان کردووە ئێمە بەڵێ لە ناک لە هەولێر ببوورە مەسلەی ئازادی لە هەموو کوردستان هەیە ئەوە هیچ گومانمان نییە بەڵام مەسئلەی ئەوەی کە شخص گەنجێک هاوڵاتی ئەم وڵاتە سەربەخۆ بێ بڵێ لە وڵاتی ئێمە سەربەخۆیە بەڵام مقارنەیان وەرە یەک زیندانی سیاسی لە وڵاتی ئێمە لە نییە لەسەر ڕای جیاواز لە زیندانەکانە بێ بەڵام لە دەوڵەتی دراوسێمان لە تورکیای دراوسێمان کە خۆی بە دەوڵەتێکی هەم ئیسلامی هەم دیموکراسیش دەزانێ بە سەدان هەزار مامۆستا لە زیندانەکانین بە سەدان هەزار مامۆستا لەسەر ڕای جیاواز لە زیندانەکانن زۆربەی سیاسەکانی وڵاتیان جێهێشتووە تۆ ناوی یەک سیاسی بە من بڵێ لە وڵاتی ئێمە بەهۆی جیاوازی فکریەوە لە نەوڵاتی ئێمە ڕاونرابێ و دەرکرا بێ لەلایەن حەزبی دەسەڵاتدارەوە بە تایبەتی لەلایەن پارتیەوە ئەو پرسیارمە کاک بەهمە نییە ئەگەر مقارنە پێ بکەین حکوومەتی هەرێم
پارتی وێچێتی دەبی بڵێ پارتی وێچێتی لە 91 تا 2010 حکومی کوردستان دەکەن 27 ساڵە وایە حکومەتی بەعسی فاشیستیش 24 ساڵ حکومی عێراقی کرد هەموو عێراق نەک بەس کوردستان حکومەتی بەعس خراپەی زۆر بوو بۆ نمونە نەبوو سەر و 35 ساڵ لە عفتان سەدام حوسێن هاتە سەر حکوم هەتا 2003 یان بەڵام پێشەوەی شەر حکومەتی بەعس باسی سەدام حوسێن دەکەم وایە پرسیارەکەت ئەگەم قارن پێ بکەین ئێوە چی تاکرد لە 27 ساڵە و حکومەتی بەعس چی کرد ئێستا بۆ نمونە بەعس باشتر بوو ئەمە ناڵێن باشتر بوو بەعس قەت باشتر نەبوو بۆی بارزانەکانی ئەفار کردیا گوندەکانی تێکدایە چیمابارانی هەڵبجەی کردیا چیمابارانی ناوچەی خۆشناوەتی کردیا بەعس باش نەبوو ئەبەت بەڵام لە هەمان کاتیشدا لایانی باشیە بووە بۆ نمونە 8 ساڵ شەڕی ئێرانی کرد موسە تاخیر نەبوو ئەشیاگران شەڕی کوێتی کرد و ئەو شتانەش بەس جیاوازەکەی ئێوە چتا کرد بە 27 ساڵ ئەوسی کرد بەراوردانەکەن بە بەعس جارێک بەراوردەکە زۆر نامەعقولە چونکە ئێمە وڵاتێکی دیموکراسینە و دیکتاتۆر بوو ئەمە یەک دوو ئێمە چیمان کردووە لە ڕووی ئاوەدانیەوە سەیری کام لە هەموو کوردستان تەنها سەدی دوکان و دەربەنی خان سەرچاوی کارەبا بووە لە وڵاتی ئێستا 4000 ئێستا ئەو دوانە 10 میگاواتە خەنە سەر کارەبای نیشتیمانی ئێمە 4100 میگاوات کارەبامان بەرهەمێنەوە لە هەموو کوردستانە یەک کارگەیتیانە بۆ چگە لە کارگەی جگەرە و کارگەیەکی ئاوتۆماتە لە هەولێرە ئێستا بە سەدان کارگەیتیە لە هەموو کوردستانە یەک جادەی دووسایدیتیانە بووە ئێستا دەیان جادەی دووسایدیتیە لە هەموو کوردستانە بەس تونێلی دەربەنی خانی تیا بوو کە ئێستا مودەتەکەی تەواو بۆ ترسیە بڕوخێ ئێستا دووسێ تونێلی گەورە کراوە لە هەموو کوردستانە 1 لتر بنزین 1 لتر نەوت بەرهەم ناهات ئێستا دوو گەورەترین مەسوا هەیە لە کوردستانە لە هەموو کوردستانە یەک پارکی گەورە یەک شوێنی گەشتیاری پێشکەوتو نەبوو ئێستا بەدەیان پارکی گەورە بەدەیان شوێنی گەشتیاری هەیە لە هەموو کوردستان ئازادی ڕادەربڕین نەبوو ئێستا ئازادێکی گەورە هەیە مقارنەکە هەر بە هیچ شێوەیەک ناکرێ بۆیە ئێمە ئەوەندەی ئێمە کردومانە موچە حەز دەکەم بزانی لە سەردەمی سەدام حوسێنیش کە من ئەو کات قوتابی بووم ئەزیزی من لە سەردەمی سەدام حوسێنیش ئەو موچەیە کە دەدرا باشە ڕێژەی موچەخۆر چەند بوو لە کوردستان و عێراقا ئەوەش حساب بکە ڕێژەی نسبەی سەیریکە اقتصادی عێراقی دینارێکی عێراقی ئەو کات $3 ئەمریکی بوو ئەزیزم ئەو جاش ڕێژەی موچەخۆر زۆر کەم بوو اقتصادێکی فولیشی هەبوو ئەو جا بەس مۆزەف لە وڵاتە بەخۆشی دەژێت یەک نقطەی تر ئەگەر ئیزافەی کەم سەدام حوسێن 5000 گوندی ئێمە وێران کرد ئێمە 4500 گوندیمان زیندوو کردوتەوە لە هەموو سەردەمی سەدام حوسێن لە یەک گوندی عێراق تەنانەت ئێستا گوندەکانی بەسڕە و ناسڕێ و ئەوانش تا ئێستش نەک سەردەمی سەدام تا ئێستش قوتابخانەکانی قوڕە ئێمە قوتابخانەی زۆر سپاسکاریتی لە هەموو گوندەکانی کوردستان هەیە کاتی بەرنامەکە ئیتروا تەواوە بێت بانگەشە بۆ خۆت بکە ناوی خۆت ناوی تەواوی خۆت ژمارەی خۆت و ژمارەی لیستەکەت و بۆ دەنگت پێ بدەن من زیاد کەریمم کاندیدی ژمارە 26 لەسەر لیستی ئازادی ژمارە 164 هەر وەک سەرەتاش پێم وتن من بەڵێنی لە خۆم قەبەتر بە خەڵک نادەم هەر وەک مامۆستاش ئاماژەی پێکرد خەڵک وا تێنەگا کە پەرلەمانتار کاری ئەوەیە کە با بڵێن خەڵک فەرمانبەر تەعین بکاویان ئیشێکی تربیەی بۆ بکایان لە شوێنێک کارەکەی ڕاوەستا و بۆ ڕای بکە ئێمە لە پەرلەمان شەڕی یاسا دەکەین ئەو یاسایە دەبێت بچەسپێ و هەموار بکرێتەوە لە خزمەتی خەڵکدا زۆر سپاس کاکە زیاد ناوی تەواوی خۆت ژمارەی خۆت و ژمارەی لیستەکەت و بۆ دەنگت پێ بدەن من ناوم بەهمەن کاکە عەبدوڵڵا ئەحمەدە کاندیدی ژمارە 77م لەسەر لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان هەر بۆ زانیاریتان تاکە کاندیدم کە لە نیوەی کوردستان ناتوانم بانگەشە بکەم بەهۆی بیر و باوەڕی سیاسیم و باوەڕم بە ڕێفراندۆ با من ئەو پرسیارە بکەم ئەوترێت تۆ لە گەرمیان بڕیاری دەستگیرکردن هەیە لەبەر ئەوەی فەرمانت کردووە لە 2015 تەقە لە خەڵک بکرێ وەڵامی خۆش بۆ ئەوە بدەرەوە کاتێکی گونجاو بوو بە دەنگ و بە سەوت و سوورش هەیە کە من هاوارم کردووە کەس تەقە لە خۆپشاندەر نەکا و یەک تەقەش نەکراوە و تا ئەو دقیقەی کە من بارەگاکەم تەسلیم بە ئیدارەی گەرمیان کردووە کە هەموو مەسئولینی ئەمنی گەرمیان هاتوون بارگاکەی لە من وەرگتووە کەس خوێن لە پەنجەیەکی نەهاتووە دوای ئەوەی ئێمە بارگاکەمان تەسلیم بەوان کرد و سووتان بیان خۆیانیش تەقەیان لە خەڵک کرد و خەڵک کوژراوە بەداخەوە کادرێکی ئێمە شەهید بووە کەسێکی هاوڵاتیەکی بێدەسەڵاتی ئەو سنوورێژ ڕێبوارێک لێەوە شەهید بووە من بۆ هەردووکیان وەکو یەک خەمگینم و حەزم دەکرد لەو ڕۆژەدا من بکوژرایم ئەوان نەکوژرایان و ئەو کەیسەیش کەیسێکی سیاسیە لەسەر من نییە لەسەر مەقڕێکی پارتی تۆمار کراوە بە دەستێکی حزبی تۆمار کراوە و حزبێک لە پشتێوەیە هیوادارم دەنگم پێ بدەن بۆ ئەوەی ببم بە دەنگی حەق لە ناو پەرلەمانە بۆ بەرگریکردن لە گەنجان
لە بتوانین پرۆژەی گەورەی خزمەت پرۆژەی گەورە بخینە خزمەتی گەنجان وەک گەشەپێدانی کەرتی تایبەت بۆ ئەوەی چیدی گەنجانی ئێمە بێکار نەبن و کاری تایبەت لە کەرتی تایبەتیان بۆ بدۆزینەوە و حکوومەتیش ناچار بکەین بۆ ئەوەی کە چیدی گەنجان پەلاماری گەنجی کەرتی گشتی نەدەن ڕێژەیەک لە خانەنشینی بۆ بە پێی یاسا بۆ کەرتی تایبەت ببڕێتەوە بۆ ئەوەی گەنجانمان ڕوو لە کەرتی تایبەت بکەن و ئەم وڵاتە ئاوادان زۆر سپاس بۆ مامۆستا بەهمن کاندیدی پارتی زۆر سپاس بۆ مامۆستا زیاد کاندیدی لیستی ئازادی سوپاسی و هاوڕێ ئەزیزانە شەکەم کە بەرنمەکەیان جوانتر و ڕێک و پێکتر کرد وەکو هەمیشە ئەڵێم ئەوان میوان نین بەڵکو لەگەڵ من پێشکەشکارن ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن کە ئێجگار ماندوو ئەبن بۆی بەرنمەیە کە ڕێکپێک بێتە بەردیدەی ئێوەی بینەری ئەزیز و نازدار ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا پاسی هەڵبژاردنێکی دیکە کە میوانی تایبەتی تیا ئەبێت ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێک